گەورەترین کۆڵکەی هاوبەش. لێرە لەو کتێبە دوو ژمارە هەیە، ژمارە 45 و ژمارە 27. دەیانەوێ گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو دوو ژمارەی ببیننەوە. لێرە کۆڵکەکانی ژمارە 45 بۆ وێنە دوو کۆڵکە 1 جاران 45 دەکات 45. هەمیشە ئەو دوو کۆڵکەیە هەر هەیە کۆڵکە 1 و ژمارەکە خۆی. ئەوجە کۆڵکەی دیکە 3 جاران 15 ئەویش هەر دەکات 45. دوو کۆڵکەی دیش 5 جاران 9 ئەوانیش هەر دەکەنە 45. لێرە مەرجنیە کۆڵکەکان خۆ بەش بن، تەنیا ژمارەی لێکدانیان بکاتە ژمارەکە بەسە. ژمارە 27 کۆڵکەکانی چنە، ئەویش هەروەها 1 جاران 27 و 3 جاران 9. ئێستا کۆڵکەکانی هەردوو ژمارە لەبەر چاومە تەماشاکەم بزانم کامە ژمارە دووبارە بوویتەوە لێرە و هەمان لێرە. بێگومان هەمیشە ژمارە 1 هەیە، دوای پاشی ژمارەیە کامە ژمارە هاوبەشە، ژمارە 3 ئەوجە پاشان ژمارە 9. چونکە بابەتی ما لێرە گەورەترین کۆڵکەی هاوبەشە کەواتە زیاتر بایەخ دەدەم بە ژمارە 9 و دەنووسم گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ژمارە 45 و ژمارە 27 ژمارە 9. لێرە ڕێیەکی دیکەش هەیە دەتوانم پیشانی دەم بۆ دۆزینەوەی کۆڵکەی هاوبەش لە مابەینی 45 و 27. هەردوو ژمارەکان دەنووسم، دابەشیان دەکەم بەسەر ئەو کۆڵکەی کە هەردووچیان بەسەر دابەش دەکرێن. بۆ وێنە ژمارە 3 چونکە 27 دابەش دەکرێت 45 دابەش دەکرێت. 27 دابەش 3 دەنووسم 9، 45 دابەش 3 4 دابەش 3 1 دەمینێتەوە 15 دابەش 3 5. ئێستا 15 و 9 بەسەر چەند دابەش دەکرێن؟ بەسەر 3 هەردووچیان. دیسان 9 بەسەر 3 3 15 بەسەر 3 5. ئێستا لێرە ڕادەوەستم، هیچ ناکەم چونکە 5 و 3 دوو ناتوانم هەردووچیان بەسەر هەمان ژمارە دابەشکەم. نە 5 دابەش دەبی بەسەر 3 نە 3 دابەش دەبی بەسەر 5. لێرە ڕاوەستام کە ڕادەوەستم ئیدی ئەو دوو ژمارەی لێرە لە دەستی چەپ هەما لێکیان دەدەم، واتە 3 جاران 3 دەکانەوە، واتە دەرچوو گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی 27 و 45 ژمارە 9. واتە ئەگەرە من 27 بینم دابەشی کەم بەسەر 9 دابەش دەبی بە بێمانەوە، هەروەها 45 دابەشی کەم بەسەر 9 دابەش دەبی بە بێمانەوە و گەورەترین کۆڵکەیە لە مابەینی 27 و 45. ئەوەش ڕێگایەکی دیکەیە لۆ دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش. بگەڕێمەوە ئێستا ڕەنگە یەکێک بپرسی خوێندکارێک پرسیار بکە کەوا ئایا گەورەترین کۆڵکەی هاوبەش سوودی چییە؟ بەدڵنیاییەوە زۆر لە کێشەکانی ڕۆژانە هەروەها کێشەکانی کارگەکان و دروستکردنی بەرووبووم پێویست بۆ چارەسەرکردنی کێشەکان پێویستە بزانین گەورەترین کۆڵکەی هاوبەش چەندە لە مابەینی ژمارەکان کە دێنە سەر ڕێمان. لێرە سۆلین کێشەی هەیە، ئەویش ئەوەیە کە 12 پێنووسی ڕەشی هەیە، 36 پێنووسی سووریشی هەیە. دەیەوێ دابەشیان بکە بەسەر چەند پاکەتێک، واتە بیان کاتە کۆمەڵ چەند کۆمەڵێک بۆ ئەوەی هەمان ژمارە لە پێنووسە ڕەشەکان و پێنووسە سوورەکان بگرێت
و زۆرترین ژمارە لەو پاکەتانەی کە سۆلین دەیەوێت پڕیان بکە بێ ئەوەی هیچ پێنووسێک بمێنێتەوە. واتە دەیەوێت چەند کۆمەڵک دروست بکە، گەورەترین کۆمەڵە دروست بکە، پێنووسەکانی هیچ نەمینێنەوە، هیچ زیاد و کەم نەکە و هەمووشیان چەند پێنووس لە ناو هەر کۆمەڵەیە یەکسان بی، چ لە ژمارەوە چ لە ڕەنگ. پاشان پرسیارەکە ئەوەیە هەر یەکە لە پاکەتەکان چەند پێنووس دەگرێ و دەتوانیت زۆرترین ژمارە لە پاکەتەکان بدۆزیەوە بە دۆزینەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش. کەواتە ئێستا لێرە گەورەترین کۆڵکەی هاوبەش کۆڵکەکانی 12 چییە؟ 1 جاران 12، 2 جاران 6 و 3 جاران 4. کۆڵکەکانی 36 چییە؟ بەپێ ئەو کتێبەی 1 جاران 36، 2 جاران 18، 3 جاران 12، 4 جاران 9 و 6 جاران 6. ئێستا بچیم تەماشاکەم بزانم چ ژمارەك هاوبەشە لە مابینی ئەو کۆمەڵە و ئەو کۆمەڵە. دەبینم ژمارە هاوبەشەکان 1، 2، 3، 4، 6 و 12. ئەوەی بەلای سۆلین زۆر گرنگە، بێگومان ژمارە 12ەیە. سۆلین ئێستا دەزانی کە دەتوانێت پێنووسەکانی دابەشی 12 کۆمەڵی بکە، کۆمەڵی یەکسان. ئێستا با بزانین لە هەر کۆمەڵی چەند پێنووسی هەیە، هەر کۆمەڵی چەند پێنووسی تێدایە. پێنووسە ڕەشەکان چونکە 12 کۆمەڵەش هەیە، واتە هەر کۆمەڵی یەک پێنووسی ڕەشی هەیە. 36 پێنووسە سۆرەکان دابەشی 12کەین، هەر کۆمەڵی 3 پێنووسی سۆری بەردەکەوی. ئێستا زانیمان کە لە هەر پاکەتێک یەک پێنووسی ڕەش و 3 پێنووسی سوور هەیە. بۆ زیاتر ڕوونکردنەوە ئەمن لێرە 12 پێنووسی ڕەشمدانایە لەگەڵ 36 پێنووسی سۆر، هەتا سۆلین بتوانانی کۆمەڵەکان دروستکە کە زانی ئێستا 12 کۆمەڵەیە، واتە ئەوها دروستیان دەکاتن. 3 پێنووسی سۆر دادەنێ یەکەکی ڕەش، ئەوە دەکاتە کۆمەڵێک، ئەو 12 لەو کۆمەڵانە دروست دەکاتن. ڕەنگە سۆلین بێوێ دیاری بداتە هاوڕێیەکانی بەبێ ئەوەی جیاوازی هەبی لە مابینی دیاریەکان هەمووی وەکو یەک بی. لەبەرەوەی لێرە سوودمان وەرگرت لە دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابینی ژمارە 36 و ژمارە 12. بە هەمان شێوە خوێندکاریژیر لێرە دەتوانین بەو چەشنەش ببینمەوە. 12 و 36 دەنووسم وەکو دیارە، ئەوجا ئێستا دابەشی ئەو ژمارەی دەمەوێت دەکەم، بزانم چ ژمارە هاوبەشە بۆ وێنە ژمارە 2، بۆ وێنە ژمارە 3، بۆ وێنە ژمارە 4 بە هەوەسی خۆم. لێرە ڕەنگە بەمەوێت دابەشی ژمارە 3 بکەم. دەکات چەند؟ 36 دابەش 3 دەکات 12، 12 دابەش 3 دەکات 4. ئێستا 12 و 4 دابەشی چەندی بکەم؟ دابەشی 4 دەکەم. 12 کە دەکاتە 3، 4 دەکاتە 1. لێرە ڕادەوەستم چونکە ئیدی وەکو ناتوانم دابەشی هیچی یەکسان بکەم کە هاوبەش بی. کەواتە بە ئاسانترین شێوە زانیم کە گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابینی 12 و 36 لە مابینی 12 و 36 دەکاتە 12. ئەوەش هەمان ڕێیەکە ڕێی ژمارە 45 و 27. کەڕێمە لای پرسیارەکان. لێرە لە کتێبەکەی بۆ ئەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش ببینیەوە، ئەوانیش لێرە شیتەڵی خۆبەشیان کردیە، بەس هەز دەکەم ئەو شیتەڵە ڕەنگە تۆزێک ئاسان نەبی، بەڵام هەر بە خێرایی
پێداچوونەوە چیلۆ دەکەم. شیتەڵ لێرە 12 کردیتیانە 2 کۆڵکە 3 و 4 دیسان چارەکەش 2 کۆڵکە 2 و 2. ئێستا ئەگەر کۆڵکەکان بنووسم بە شێوەی هێز کۆڵکەی 12 2 2 دەکاتە 2 توان 2 و جاران 3 جاران 3. کۆڵکەکانی ژمارە 36 6 جاران 6 ئەوجە 6 3 جاران 3 3 جاران 2 دیسان 3 جاران 2. ئێستا تەماشا ئەو کۆڵکانە بکەم 2 3 هەیە کەواتە دەنووسم 3 توان 2 و 2 2ش هەیە دەنووسم 2 توان 2. ئێستا لە کاتی دیتنەوەی کۆڵکەی هاوبەش تەماشای هەردوو ئێرە کۆڵکەکانی 12 دەکەم و کۆڵکەکانی 36 دەکەم بزانم چ لە هەردووچی هەیە. لێرە 2 توان 2 هەیە لێرەش 2 توان 2 هەیە کەواتە یەکەچیان دەنووسم 2 توان 2 لێرە نووسرایە. ئەوجە لێرە 3 هەیە لێرە 3 توان 2 هەیە کەمترین هێزی هەڵدەبژێرم لە گەورەترین کۆڵکەی هاوبەش کەمترین هێز هەڵدەبژێرم. لەوانەی ڕابردوو لە بچووکترین چەند جارەی هاوبەش گەورەترین هێزمان هەڵبژارد بە پێچەوانە. ئەوجە لێرە چونکە بچووکترین هێز هەڵدەبژێرم واتە سەیەکەی هەڵدەبژێرم ئەوەی هەڵنابژێرم 3 توان 2 هەڵنابژێرم تەنیا سەیەکەی هەڵدەبژێرم. لێرە ئەوجە جارانیان دەکەم 2 توان 2 جاران 3 دەکاتە 12 واتە ئەوەش یەکەکە لە ڕێیەکان بۆ دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش. با تەماشایەکی لاپەڕە 77ش بکەم هەندێکی لەوی نمونە 4 هەر بە خێرایی کۆڵکە خۆبەشەکان بەکاربینە بۆ دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش بۆ ژمارەکانی 100 و 120 و 140. لێرە شیتەڵی خۆبەش دروست کرایە بۆ هەر ژمارەیەک 100 و بۆ 120 و بۆ 140 بۆ 100 4 جاران 25 دەکاتە 100 بۆ 120 8 جاران 3 جاران 5 واتە 8 جاران 15 یان 40 جاران 3 ئەویش هەر دەکاتە 120 بۆ 140 4 جاران 5 جاران 7. ئەوجا هەتا گەورەترین کۆڵکەی هاوبەش ببینینەوە لێرە تەماشای چ دەکەم تەماشای ژمارە 2 دەکەم بچووکترین هێز هەڵدەبژێرم لێرە هێزی 2 هەیە هێزی 3 هەیە هێزی 2 هەیە تەنیا هێزی 2 هەڵدەبژێرم هێزی 2. ئەوجە تەماشا دەکەم چیتکە هاوبەشە 5 توان 2 5 5 بچووکترین هێزی هەڵدەبژێرم ئەویش 5 جارانیان دەکەم. ئەو سێ هەڵنابژێرم چونکە لێرە سێ نییە 7 هەڵنابژێرم چونکە لێرە و لێرە 7 نییە کاتە تەنیا ئەو کۆڵکانە هەردەبژێرم کە هاوبەشن. کردیە چەند 2 جاران 2 دەکات 4 4 جاران 5 دەکات 20 واتە 20 گەورەترین کۆڵکەی هاوبەشە لە مابینی ئەو سێ ژمارانە 100 و 120 و 140. ئەگەرە من بچم لێرە بە ڕێگایەکەی کە ئەمن هەز دەکەم ئاسانە دروستیان کەم 100 120 و 140 دابەشیان کەم بەسەر چونکە سفڕیان لەگەڵە هەمویان دەتوانم یەکسەر دابەشیان کەم بەسەر 10 سفرەکە تەنیا دەڕوا دەمینێتەوە 14 لێرە 12 لێرە 10 لێرە هێشتا 2 هەیە دەتوانم بەسەر 2ش دابەشکەم 7 6 5 تەواو ئیدی ناتوانم ئەوانە بەسەر هیچ دابەشکەم کە بەسەر یەک ژمارە دابەشکەم بە بێمانەوە کەواتە لێرە 10 جاران 2 دەکا 20 ئەوە گەورەترین کۆڵکەی هاوبەشە کە بەڕێیەکی ئاسانیش دیتمانەوە.
لێرە وابزانم خوێندکاری ژیر دێمە کۆتایی ئەوانەیە لەوانەی داهاتوو باسی ڕاهێنان و ساغ بکە و پرسیاری ئاراستەکرا و پرسیاری ئازاد هەتا ئەو کات هەتاوانەی داهاتوو هەر خۆش بی.